که هموی بورا به برایتی و به همسایتی با که جارکی تر انشاءالله دزمنان دلیان خوشناوی ببینن جارکی تر ڕاپەڕینی خەڵکی کوردستان بە یەکێک لە گرنگترین ڕووداوەکانی مێژووی کوردستان دادەنرێت. لە دەی ئازاری 1991 جەماوەری سنووری سۆران ڕاپەڕین و سەرجەم ناوچە و ئاوایەکانیان لە دەستی دوژمن ڕزگار کرد. لە دوای شەڕی ئێران و عێراق ساڵی 1980 تا 88 و شۆڕشی کەندا و لە ساڵی 1990 تا 91 کوردستان لەژێر کاریگەریەکی گەورەی ئابووری و کۆمەڵایەتیدا بوو. دەسەڵاتی بەعز بەهۆی شەڕەکانەوە بەرەو لاوازی ڕۆیشت بوو. ئەمەش هەلی بۆ خەڵکی کوردستان دروست کرد کە بەرەنگاری دەسەڵاتی ناوەندی عێراق ببنەوە و لە 5 ئازاری ساڵی 1991 خەڵکی کوردستان بە سەرپەرشتی بەرەی کوردستانی حەزب و لایەنە سیاسیەکان ڕاپەڕینێکی گەورەیان ئەنجامدا. دوای سەرکەوتنی ڕاپەڕین لە ساڵی 1992 یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو و حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرا. حکوومەتی کوردستان و گەل هێز و بیری شۆڕش و ڕاپەڕینی گۆڕی بۆ ئەنجامدانی شۆڕش و خزمەت لە پێناو بنیاتنانی وڵاتێکی خوشک و زران و پێشکەوتوو لە کابینە یەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەنجامدانی پرۆژەکان بوونە ئەستراتیژی پلانەکان و کوردستان بووە ناوەندێکی گرنگی سیاسی، ئابووری و بازرگانی. بە ئیدارەکردنی سۆران وەک ئیدارەیەکی سەربەخۆ لەلایەن بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە گەورەترین پاداشت و دیاری بوو بۆ دانیشتوانی خەباتکار و شۆڕژگێڕی ئەم دەڤەرە. دەیان پرۆژەی استراتیژی و مامناوەند و بچووک ئەنجام دران، بەرچاوترینیان بنیاتنانی ژێرخانی ڕێگاوبان بە ئامانجی پێشخستنی جوڵەی بازرگانی و گەشتیاری، لەوانەش پرۆژەی دووسایدی سپیلی خەلیفان، دەستپێکردنی دووسایدی حاجی ئۆمەران و شەقامی 40 مەتری و 30 مەتری ئۆڤەرپاسی دەروازی سۆران، دووسایدی ڕواندز و دروستکردنی ڕێگای گوندەکان، ئاوکات لەگەڵ بیناکردنی دەیان قوتابخانە و نەخۆشخانە و بنکەی تەندروستی و دابینکردنی دەیان ئامێری پزیشکی. کارکردن لەسەر جێبەجێکردنی ماستەر پلانی گەشتیاری یەکێکی تر دەبێت لە دەستکەوتە مەزنەکانی ئیداری سەربەخۆی سۆران لە چوارچێوەی کارەکانی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان
کردنەوەی دوو دەواازەی سنووری نێودەوڵەتی لەگەڵ هەردوو وڵاتی دراوسێ لە ئیدارەی سۆران، هێنانەکایەوەی دوو قایمقامیەت و کردنەوەی 7 بەڕێوەبەراتی گشتی لەگەڵ کردنەوەی دەیان لق و نووسینگە و بەڕێوەبەراتی دیکە بۆ کاراسانی ژیانی ڕۆژانی هاوڵاتیانی ئەم دەڤەرە. ئیدارەی سەربەخۆی سۆران بە پاڵپشتی ڕاستەوخۆی سەرۆک وەزیران، وەزارەتە پەیوەندیدارەکان توانیوێتی ئەم بەرهەمە و دەستکەوتەی ڕاپەڕین بقۆزنەوە بۆ بەردەوامیدان بە کاروانی ئاوەدانی و خزمەتکردنی دانیشتوانی کوردستان و سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەتایبەتی، کە سەرجەمی ئەم کار و پرۆژانە دەستکەوت و بەرهەمی ڕاپەڕینی دەی ئازاری ئەم دەڤەرن.